کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان هیوادارم چاکسازیەکان لە بواری کارەبا ئاو شەقامەکان تاکو ئێستا جێبەجێ نەکراون. هیوادارم ئەو چاکسازیانە جێبەجێ بکرێت لە کابینەی داهاتوی حکوومەتی هەرێمی کوردستان. و خاڵی دووەمیش گەندەڵی نەمینێت لە دام و دەستگا حکوومیەکان و ڕۆتین نەمینێت. دەڕۆینە هەر شەریکەک هەر جەیەک دەبی واستەکمان هەبیتنێ هەموو واستەی لە چێ بینین حەقی خۆمانێ یعنی بە هەوڵوماندی بوونی ڕەنجی سەرشانی خۆمان چەند ساڵە خوێندیتمان ئەوائیل بووینە و دەرەجەمان باشە زمان دەزانین بەهرەمان هەیە بەس حکوومەت هیچ سەری کارمان لە بۆ ناڕەخسێنی ئەمەش حەزمان لێ خزمەتی وڵاتی خۆمان بکەین خزمەتی کوردستان بکەین. ئەو حکوومەتی دابێ پێویستە لە ڕێگاوبان خەمێکی جددی بخواتن چونکە بەڕاستی ساڵانە هەموو دەبینین خەڵکانێکی زۆر بەڕووداوی هاتوچۆ گیانە دەست دەدەن خەمێکی جددی لە گەنجانی وڵاتەکەمان بخۆن و پشتگیری گەنجانمان بکەن. هیوادارم ئەم کابینەیە ببێتە مای خێر و خۆشی بۆ گەلی کورد و هیوادارم ئیشی باش بکەن بۆ گەنجان. چاوەڕوانی ئێمە لە حکوومەتی داهاتوو ئەوەیە کە یەک ڕیز بن تەبا بن ئەگەر ئەوان تەبا بن و بۆ یەک بشێن و هەموو خەڵک ئیسفادە ئەکات و ئێمەش ئەتوانین ئەوەنە بژین ئەوەنە کەسابەت بکەین بۆ ئەوەی کە ژیانی خۆمان و دەوروبەریشمان بەڕێکەین.